کەسێکی بەڕەگەز عێراقی لە سوید قورئانی پیرۆزی سووتان بە ناوی ئازادی ڕادەربڕینەوە کە بەڕاستی بە هیچ جۆرێک ئەمە ئازادی ڕادەربڕین نییە، چونکە ئەمە سوکایەتی یاخود ئاڵۆزکردن یاخود دژایەتیکردنی ملیۆنان باوەڕدار بە ئاینی ئیسلام بوو. ئەم کەسانە ئەم کەسە یا هەر کەسێکی کە بێ هەوڵی داوە ئەو ئازادیەی لە ئەوروپا هەیە بەکاری بێنێ بۆ خۆی ئیستیغلالی بکە. بۆیە ئەم کارەی کە ئەم کەسە کردوێتی بە تەواوی لا مەسەلەی ئازادی ڕادەربڕین دەرچووە، چونکە نوسخەیەکی لە قورئانی پیرۆز سووتاندووە، وەکو هەموو لایەکیشتان ئاگادارن ئەمە تووڕەیی تەواوی موسڵمانانی جیهانی بە دوای خۆی داهێنەوە. ئێمە لەسەر ئەم بابەتە میوانێکمان لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر و پرسی زیاتریش دەکەین کە داخۆ ڕاستە ئەم کەسە بە ڕەگەز کریستیانە، بەڵام ئایا ئەمە تەنها بیر و ڕای خۆی نییە یاخود کردداری خۆی نییە کە بە ناوی ئازادی ڕادەربڕینەوە بە هیچ جۆرێک بۆی نییە ئازادی خەڵکی تر پێشێل بکە یاخود سوکایەتی بە بیر و باوەڕی کەسانی تر بکە. میوانەکەمان زۆر بەڕێز پەترۆس نەباتی نووسەر و کەسایەتی دیاری کریستیان ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵماندایە. مامۆستا پەترۆس ئێوارەتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. سووتاندنی قورئانی پیرۆز لەلایەن ئەو کەسەوە ئێوە چۆنی دەخوێنەوە؟ تەنها کردەوەیەکی تاکە کەسی نییە و ئایا ئەمە هیچ پەیوەندیەکی بە ئازادی ڕادەربڕینەوە هەیە؟ زۆر بەخێر بێن، بەخێر هاتن، سەرچاومان هاتن بەم ئێوارەیە. بەڕاستی ئیشێکی زۆر ناجێیە و ئیشێکی زۆر تێکدەرە کە کابرایەکی بەڕەگەز عێراقی یعنی بە جنسیە و بە نفوز نووسرایە کە مەسیحیە ئەو ئیشەی لە دەستی بێتن و ئەو بەو ئیشەی هەڵبستی. ئیشێکی دژایەتی بیکەی لەگەر 2 ملیار زیاتر لە 2 ملیار کەس کە هەر 2 ملیار کەس بە کتێبی پیرۆزی خۆیان و زیاتر لەوەی کە هەمومان ئێمە مەکەم بە مەسیحی بە جوول بە هەموو شتێک ئەو سێ کتابە ئەگەر قورئان و ئەگەر ئینجیل و ئەگەر تەورات ئەگەر زەبور ئەوانە بە کتێبی مقەدەس دادەنێن، بە کتێبی پیرۆز دادەنێن. ئەوە شتێکی ئەمن دەیگەڕێنم بۆ سێ شت، یعنی بەڕاستی یەکەمی شت ئەو کابرایە کە دژایەتی ئەو عالەمەی دەکا، ئەو کتابی پیرۆزی دەستێنی یا شتێکی وا دەکاتن کە دژی مەبدەئی هەموو ئەو ئاینانە بن. یەک شت ئێمە ئەو کابرایە نەخۆشی نەفسی هەیە یاخود مەدفوعە لە عالەم، یعنی هەندێک کەسی لە دوویتی بۆ ئەوەی تێکدانی ئەو پێکەوە ژیانەی کە لە ناو عێراقدا هەیە یا لە ناو کوردستاندا هەیە لە شوێنەکە هەیە بۆ تێکدانی ئەو پێدەڵێن ئاشتی کۆمەڵایەتی باش، یاخود ئەوەیە کە دەیەوێ خۆی بەرز بکاتن، خۆی فەرز بکە وەکو ئەکە عەرەب دەرێتن خالف تعرف. یعنی ئەو کابرایەکی وەختی خۆی لە حەجی شەعبی بووە، لەگەر حەجی شەعبی تێکدا چووە ئەڵمانیا، لە ئەڵمانیا قبولیان نەکرد، چووە سوید. یعنی دەیەوێ شوێنێک ببینی ئەو کردارەی بکاتن لەو شوێنە، بەڵام بەداخەوە سوید مەجای ئەو کردارانە دەدەن. زۆر باشە مامۆستا پەترۆس، حریەتی ڕای و تەقدیرە. زۆر باشە. کەواتە مامۆستا پەترۆس، باشترین ڕێگا چییە بۆ ئەوەی ئەو جۆرە کردارانە دووبارە نەبنەوە و مەسەلەی پێکەوە ژیان تێک نەچێ؟ ینی باشترین ڕێگا چییە؟ دەبێت چ بکرێ بۆ ئەوەی ئەو جۆرە کردارانە دووبارە نەبنەوە؟ هەر شوێنێک کە مەسەلەن هەر وڵاتێک کە بڵێ ئەمە حریەتمان هەیە، بەڵام ئەو حریەتە نابی تێکدانی حریەتی تر، مەسەلەن حریەتی کەسانی تر. من حریەتم هەیە کە ئەو کتابەی لەکن خۆم پیرۆز بی،
لكن همو عالمي بيروز بي اتوكا شتيشي دش او عالمي دكي او مجموعه بشريات دكي كديجي او انا دكي اتو تعداي لسر حريتي من دكي لبر او دبي السويت ودبي شتي اوروبا قبول نكاتن او ايشانا بكريتن لنا ولات يعني دوميشت اگر بين بناحيي اين وربقرين بلين او كابرايا بلين مسيحيه بلام وراءته بزانا او كتابي قرآني بيروس بزانا چند جار ناوي عيسى تدايا انا 25 جار ناوي عيسى تدايا 3 جار ناوي محمد هنا انا پیغمبر محمد هنا ناوي مريم 23 جار هنا يعني كاو اي هاني دكا يا شتيشي دكا بو كتابي هاني بديني خوين بايني خوي دكاتن لبر او من دليم فيش علاقه باين نيه او شيء كديتي او شكي مرتبطه بتندروي بعنصرية بيسي ناو داخي خوي ناو نفسيتي خوي لبر أوا دبينين زور شت هيا مثلا كرايا ما مسافة بديان بصدان كنيسة أويان ستان داعش عيني شد أوانش تندروبون بو حالتي هلستان بو كردوانا هلستان حتى مزقفتيان روخانت او وادا كاتن كا مرتبطه نقبه اين مرتبطه اوشتا بستراوه بنفسيتي انسان كتندرو بيتن همش تقدتواني بكاتن زورجي او عالمي زور باشا ما مسافة كواتا ام جور الرفتارانا ام جور كردارانا كدجي بيرو باوري خلقاني ترن چه لي سود من دبت ياخد چه لي زرر من دبت كوملغا زرر من دبيتن كوملغا بتواوي زرر من دبيتن يعني استا اما زور اما بما نخوشا او شكرايا استا لعنكاوي ببينا عالم زور شتي ورفض دكاتن دريكو او كرديتي او شيء زور ديجي همومانا ديجي اويا امن ليم وايا عالمي اسلامي سوبي يك مثلا العالمي الاسلامي بيوي انجيليش بسوتيني ليره مثلا همو او اسلامانا اللي ديجي هالدست بو چونکە لكن اسلام او سي كتابه بيروزا او چار كتابه بيروزا يعني نابي ايما بلين والله او قرآن جيمنية نا بالعكس قرآن زياتر لنيوي هي مسيحية كان او ذكري لنا قرآن هيا لا شوي لا كتابة نية كذكري عيسى دكاتن ومدحي مسيحيات دكا ومدحي نصارى دكا يعني اما اشتيشي زور ناجية نق او ناجيه بلام شتايتيه براستي يعني امن با شتايتي تدقم او شيء كرديتي او كابرا زور باش ندبايا بيكاتن ندبايا او شيء بانجام بدا شاكا ما مسافة بخود الدزاني يعني بيشتريش هندي كار لمانا كران سوكايتي ياخد دجايتي ياخد بيرزي بايني بيروزي اسلام كرا لدانمارك لسويد لا ولاتاني تر بلام برسيار امايا آية بيتوانية يعني براي ايوه كسانێک هەبن یا پیلانێک هەبێ لە پشت ئەم کردارانەوە بۆ چاندنی ڕق و چینە لە بەینی نەتەوەکان و بەینی ئاینەکان لە تەواوی جیهاندا يعني امن واتي دقم لاولي شمقوت كاوا دبي يعني مدفوع بي كابرايك بالي دابي يا منظمه يا شوينك شتي واي كدي بوتيك داني سمي الي بوتيك داني اشتي كوملايتي ناو ولاتاني خاصه بتايبتينا ولاتاني ايما يعني ولاتاني بيدرين ولاتاني روش هالات بلام يكشت او زور مهمه ك بتوانين يعني تشخيصي او حالات انا بكين هر كسك ناتواني او شيء دستي خوي بكاتن اگر بشتي بقوة النبي بمجموعيك شيتر ك هاني بيو داين بو اوشتا يعني يسا مثلا بلين حفتر لأردن كاساتي بتايبتي أو خوي هلستا ما عندك إشي مثلا رسومات واشتواي كد لو بيغمبر ناجيب وزور أو أبو بلام نا تواني تشخيصي بكان تشجي جهاتك دفعي حفتري كتبو أو شيء دوام مثلا أو شعر بين بولا باريس لفرنسا
بکە بەو ئیشەی هەڵستا هەندێک ڕسوماتی پێغەمبەری کرد بە ناجێ بوو یعنی شێوازێکی زۆر زۆر تێک دەربوو بەڵام نەیانتوانین تەشخیص بکەن بەڵام من لە سەد دەڵێن ئەگەر ئەوە مدفوع نەبی ئەگەر ئەوە پاڵیان پێوەنە نابی بۆ ئەوەی ئەو ئیشانە ئەو کارانە بکاتن ناتوانانی بەو ئیشەی هەڵبستی و نەتوانن برێم یعنی ئەو شورتەی ئەو پۆلیسەی لە دەور و پشتی دەیانتوانی منعی بکەن دەیانتوانی لێی بستینن بڵێن وەڵی ئەمە قبول ناکەین ئەو ئیشە بکرێتن یعنی بەناوی حڕیەت و بەناوی بیر و باوەڕ و شتیوە ئەو کارە بکرێتن سوبەی هاان دەدرێتن بۆ شتی تری خراپتر بۆ ئەوەی تێکدانی سلمی ئەهلی لە ڕۆژهڵات و ڕۆژاوە زۆر باشە زۆر بەڕێز مامۆستا پەترۆس نەباتی نووسەر و کەسایەتی دیاری کریسیان ڕاستەوخۆ لە شاری هەولێرە و لەگەڵ ما بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە شەوتان باش.